فیستیڤاڵی کللتوری لە شاری ڕانیە دروست بوو و ئێستا ئێمە راپۆرتێکمان ئامادەیە پێکەوە بینەری ئەوە بین و گەڕێنە وڵاتان. سەتەری ڕابواڵگۆڕی کەلتوری ئەمساڵ بە بەشداری 11 گروپ و تیپ لە دەرەوە ناوەوەی وڵات وەک نەریتی ساڵانە پێنجەمین فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکانی ڕانیە ئەنجامدا کە تێیدا پرۆگرامی ئەم فیستیڤاڵە کۆمەڵە کار و چالاشی هەمە زۆر لە خۆیەوە دەگرێت. شەوانە هەموو تیپەکان نمایشی خۆیان دەکەن بە ڕۆژ پێشەنگای کەلەپوری، پێشەنگای شێوەکاری، خوانی کوردی، کۆمەڵە کار و چالاشی هەمە زۆر لە ئەجەندای ئێمەدایە. دیالۆگی کەلتورەکان بەشێکە لە ئەجەندای ئێمە. ئامانجی ئێمە ئاشتی و ژیاندۆستی بەیەکەوە ژیانی کەلتورەکانە بەو پێی کە پێمان وایە لە تەنیشت پرۆسەی سیاسی پێویستە گرنگی بە هونەر و پەیامی هونەر و ئاشتی و ژیاندۆستی بگرێ، بە تایبەت ژیاندۆستی بۆ پاراستنی ژینگە، بۆ خۆشویستنی یەکتر، بۆ یەکتر قبولکردن و دەمانەوێت بڕەوێنینەوە کە کۆمەلگایەکی سیاسی بێ. ئێمە پێمان وایە سیاست دوجار کە هەمووی سیاسی بێ ئەم کۆمەلگایە دەمرێ. ئەمەی کۆمەلگا زیندوو دەکات ئەمە هونەرە و ئەمە ئەم پەیامەیە کە دەتوانێت دوا لە کۆمەلگاکە گەشە بکە. خۆشبەختانە ئاستی ئەم فیستیڤاڵەی ئێمە لەگەڵ خەڵک ئاوێزانبوونێکی گەلێک جوانی هەیە. بەو پێی لە ئێستادا دەبینی بەدایان هەزار کەس لە فیستیڤاڵەکەی ئێمە دانیشتووە و ئاوێزانبوونیان لەگەڵ تیپەکان شێوازێکی جوان و کەشێکی هونەری باشی بەوە داوە. ئێمە دەزانین ئێستا کاتی هەڵبژاردنە و دەزانین پرۆسەی سیاسی لە باشووری کوردستان چۆنە، بەڵام دەمانەوێت بڵین سیاست لەولا لە شوێنی خۆی، هونەر لە شوێنی خۆی و ڕایەڵ وەک دامەزراوەیەکی سەربەخۆکار بۆ گەشەپێدانی ئەوە دەکات و خۆشبەختانە پرۆژە و پرۆگرامەکانی سنتەری ڕایەڵ کەم فیستیڤاڵە یەکێکە لە پرۆگرامەکانی ڕایەڵ کۆمەڵک پرۆگرامی هەمە جۆری هەیە کە ساڵانە ئەنجامی دەدات، هەمووی لە خزمەتی هونەر و باری ڕۆشنبیریدایە. ڕاستی ئەم ساڵ 25 تیپ ئامادەیی هەبوو لە ئاستی هەموو دنیا بەشداری ئەم فیستیڤاڵە ئێمە بکەن. ساڵانی ڕابردوو ئێمە خۆمان داوامان لە تیپەکان دەکرد یان تەکلیفمان لێ دەکردن بۆی بەشداریمان بکەن، کەچی ئەم ساڵ دایان تیپ پەیوەندی پێوەکردین کە لە ناویاندا 25 تیپ سیڤیەکانیان نارد. بەڵام بەداخەوە خەیرانی دارایی و ئەو دۆخەی باشوور وای لێکردین کە نەتوانین بەشێکیان بانکێش بکەین، چونکە ئێمە بە خەرجیشی ئێجگار کەم ئەم فیستیڤاڵە ئەنجام دەدەین. کۆی ئەم فیستیڤاڵە کە 11 گروپ تێیدایە دەرخستەکەی نزیکی 40 ملیۆن دینارە کە ئەمە بۆ فیستیڤاڵێکی ئاوا گەورە لە ڕاستیدا، چونکە ئێمە پشت بە خۆبەخشی تیمەکەمان دەبەستین و تەنانەت خەڵکی یارمەتی خواردنی میوانەکانیشمان دەدات. یعنی پرۆگرامی ئێمە پرۆگرامێکە هەموو لایەک هاوکاری دەکات و ڕام سەرپەرشتی دەکات کە پێمان وایە جوانیەکەش لەوەدایە.
کاکخالی ئاماژی پێکرد سیاست بە شوێنی خۆی و هوەر بە شوێنی خۆی بەڕاستی کۆمەڵگە ئێمەش پێویستی بەوەیە. پێم خۆشە ئێوە لەبارەی ئەم فیستیڤالەوە قسەمان بۆ بکەن دیارە ئێوەش گروپێک بوون لەو گروپانی کە بەشدار بوون لەو فیستیڤالە. بەڵێ ئێمە فیستیڤاڵی ڕانیە ئەمە بۆ چارمین جارە فیستیڤال بە دووەم و سێم و چوارم و پێنجەم بەشداریمان کردووە. وەکو چەند ساڵانە وەکو کاخال ئاماژەی پێکرد ڕاستەکە سنتەرێکی زۆر بچکن و توانیانە شتێکی ئاوا گەورە دروستکەن لەگەڵ ئەوەشە سیرم لەوەیە دێ خەڵکی ڕانیا زۆر دڵسۆزی هونەرن زۆر ئەو خواردنەی کە ئەیان هێنا کردویان شتێکی کەلتوری خواردنەکان لە هینەوەیان هێنا ماڵەکانیان هێنا خۆیان هەر ماڵێکی منجەڵێ دۆڵمەیە نابوو یەکێ ساوەریە نابوو یەکێ فاسولی و برنجیە نابووتە هەر ماڵەکان خواردنی سێژەمە خواردن هەم وەکو شتێکی کەلتوری هەم هاوکاری ماڵ ینی بەڕاستی خەڵکی ڕانی خەڵکی شاریان زۆر دڵسۆزی هونەرن زۆر خزمەتەکەن و وەکو ساڵانیش بەرداما کرد هەر ڕووی عیلاقاتەوە یەکە خەڵیت زانی ئەو تیپانەیە بەشدارەکە بەڵام ساڵانە گۆڕانکاری هەنێ لە تیپەکانەکە بۆ ئەوەی هەموو دەمچاو نەبێتەوە هەموو ساڵی ئەو تیپە بەشدار نەبێتەوە گۆڕانکاریەکە مەسەن هەر لە وڵاتە تیپێکیکە بانکاتەوە یان لەو شارە تیپی